لە بەرامبەر وەرنەگرتنی موچەکانیان بەشێک لە مامۆسایانی زانکۆ لە سلێمانی گرت بوونەوە. ژووری بازرگانی بەغدا ڕایگەیان دەواازەکانی هەرێمی کوردستان دەستیان کردووە بە ژەهراویکردنی بەرهەمی نیشتیمانی و ناوخۆی. ئەگەری وشکبوونی هەردوو ڕووباری دیجلە و فورات هەیە. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەین. لە بەرامبەر وەرنەگرتنی موچەکانیان بەشێک لە مامۆسانی زانکۆ لە سلێمانی گرت بوونەوە ڕایان گەیاند هۆکاری دواکەوتنی موچەکانیان ململانی سیاسیە و یەکێتی و گۆڕان لێ بەرپرسن. بەشێک لە مامۆسانی زانکۆی سلێمانی لە بەرامبەر دواکەوتنی موچەکانیان گرت بوونەوە و ڕایانگەیان تا ئێستا موچەی مانگی سێ و مانگی چواریان وەرنەگرتووە و دەڵێن بەهۆی ململانی سیاسی موچەکانیان دوا دەخرێت. مامۆسانی زانکۆ ئاماژەیان بۆ ئەوەش کرد ناکرێت چینی موچەخۆر لە سلێمانی بکرێتە هاوڵاتی نمرە دوو. هەردوو لایەنی گۆڕان و یەکێتی وەک بەرپرسی سەرەکی دواکەوتنی موچەکانیان دەزانن. ئەوەش لە کاتێکدایە تا ئێستا فەرمانبەرانی ژمارەیەک لە فەرمانگە و بەشێک لە خانەنشینانیش موچەی مانگی ئازاریان وەرنەگرتووە و دیاریش نییە کەی دەست بە دابشکردنی موچەی مانگی نیسان دەکرێت. ژووری بازرگانی بەغدا ڕایگەیان دەواازەکانی هەرێمی کوردستان لە کۆنتڕۆڵ دەرچوون و دەستیان کردووە بە ژەهراویکردنی بەرهەمی نیشتیمانی و ناوخۆی. ڕەشید سعدی ئەندامی ژووری بازرگانی بەغدا لە لێدوانێکی ڕۆژنامەوەییدا ئاشکرای کردووە لە هەرێمی کوردستان مامەڵەیەکی مەترسیدار دەکرێت کە زیان بە بەرهەمی ناوخۆی عێراق دەگەیەنێت کە ئەوەش بە هێنانی بڕێکی ئێجگار گەورەی کەلوپەلی تورکی لە ڕێگەی دەواازە سنووریەکانەوە دواتریش گۆڕینی بەرگەکەی و پیشاندانی وەک بەرهەمی ناوخۆی. ئاماژی بۆش کردووە دەواازەکانی هەرێمی کوردستان لە کۆنتڕۆڵ دەرچوون و دەستیان کردووە بە ژەهراویکردنی بەرهەمی نیشتیمانی و ناوخۆی. باوتەی ئەو ئەندامەی ژووری بازرگانی بەغدا لە دەواازەکانی ناوەڕاست و باشووری عێراق بەهۆی بوونی چاودێری و کامێرەی حراری و بە دۆدەچوونی بەردەوامەوە ئەو جۆرە پرۆسە گوماناویانە ناکرێت. بەهۆی دروستکردنی بەنداوێکەوە لە تورکیا ئەگەری وشکبوونی هەردوو ڕووباری دیجلە و فورات هەیە. حاتم حەمید حوسێن بەڕێوەبەری گشتی ناوەندی نیشتیمانی بۆ سەرچاوە ئاویەکانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوەییدا ئاشکرای کرد بەنداوی جیزرا کە دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا ئەگەر بێت و تەواو بکرێت و بەگەر بخرێت ئەوە مەترسێکی گەورە لەسەر سەرچاوە ئاویەکانی عێراق دروست دەکات و تووشێتی بەنداوەکە مەترسێکی گەورەیە لەسەر عێراق و ڕۆڵی دەبێت لە وشکردنی هەردوو ڕووباری دیجلە و فورات و دروستکردنی کارەسەتێکی ئاوی گەورە کە ئاکامەکەی پێشبینی ناکرێت. بەرپرسەکەی سەر بە وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق باسی لەوەش کردووە لە ڕێگەی وەزارەتی دەرەوەی عێراقەوە نووسراوی فەرمیمان ئاراستەی تورکیا کردووە بۆ ئەوەی پرۆژەی دروستکردنی بەنداوی جیزرا تەواو نەکات. ڕێکخراوی دۆر بۆ زانیاری نەوتی کوردستان ڕایگەیان کشانەوەی کۆمپانیای ئێکسۆن مۆبیلی ئەمریکی لە هەرێم دەبێتە گورزێکی کوشندا بەر پرۆسەی نەوت و غازی هەرێم دەکەوێت. ڕێکخراوی دۆر بۆ زانیاری نەوتی کوردستان ڕایگەیان دوپێشاتی خراپ لەبارەی مەلەفی نەوتەوە کشانەوەی گەورە کۆمپانیای ئەمریکی ئێکسۆن مۆبیل بوو بەنهێنی لە کوردستان. پیشانی دەدات یەکێک لە زلهێسترین کۆمپانیە نەوتیەکانی جیهان دڵخۆش نییە بە وەبەرهێنانی مەترسیدار لە کەرتی نەوت و غازی هەرێمی کوردستاندا. ڕێکخراوەکە ئەوەش دەخاتە ڕوو چۆن هاتنی ئێکسۆن کاریگەری معنەوی گەورەی هەبوو لەسەر دروستکردنی خواستی وەبەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستاندا. ئاواش پێچانەوەی جانتاکەی خواستەکە تووشی لاوازی و ترس و دڵەڕاوکێ دەکات. ڕێکخراوەکە داوا دەکەن هەرێمی کوردستان واز لە خۆسەری لە پرسی هەناردەی نەوت و وەبەرهێنان لە غازی سروشتی بێنێت لەگەڵ عێراق بگاتە ڕێکەوتنێکی دادپەروەرانە چونکە کشانەوەی ئێکسۆن معنەویەن پیشانی دەدات خواستی جیهانی ئەوەیە هەرێم لەگەڵ عێراق ڕێکەوتن بکات چەمکی وەبەرهێنان و فرۆشتنی نەوت و غازی مەترسیدار کۆتایی هاتووە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.